تنها خطر لسر الشارع يكون البدء هو تناشي عشان الإنسانية وكي دفع العشق ويبيت عنه حوالات الشارع لو أبو هواية لو خاكة لو جيبية بتاعي أمازن تنها وشاركتناوي خەڵکی و لێدانی زەنگی مەترسیە بۆ ئەو ژنگە پیسەی ئەمڕۆ تاکی کورد و هاوڵاتی کوردی کاژی بەداخەوە تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان کەم تەرخەم بوون لە چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان ئەو کەسانی کە کەم تەرخەمن لە خۆڵخاندنی کێشە ژینگەیەکان تا ئێستا ئیجراعاتیان بەرامبەر دەکەوە تا ئێستا سزا نەیراون زۆر بەداخەوە ئێمە ڕێکخراوی حکومینی و ڕێکخراوی خۆبەخشی ناحکومین بەساین بە ئەنجامدانی ئەم چالاکیە بەڵام بەداخەوە لێرەوە گلێدا دەیان ڕێکخراوی تری حکومی ئەەکەم کە لە بودجێ ئەم هەرێمە و لە قوتی خەڵک ئەخۆن هیچ چالاکییان تەنانەت مێشکی تاکی کورد ناجوڵێن لەسەر ئەو ئەنگاوانەی ڕۆژانە بەسەر جادە و بان و ئەو هەوایی کە هەڵی ئەمژێر ناپرسێ ئایا ئەم هەوایە تاچەند پاکردیسە ئامانجی ئەمە تەنیا وشارکردنەوەی خەڵکی بە ئاگاهێنانەوەیکی لەو ژینگە پرسی کە تا ئێستا ئەوانە کە ئێستا بەقەتبوونەوەیە هەڵواسراوە هەندێک لەوانە دەم بەهارەیە ڕۆژانە تاکی کورد لە سێرەنگەکان فڕێ عادەت جادەکان فڕێ هەر یەک لەمانە دانیکەم 50 بۆ 100 ساڵەیەوە تایبێتەوە خۆشەوە بەداخەوە لە دانی تەربەویدانی پەروەردەیەکان زۆر کەم تەرخەم بوون لە پێگەیاندنی تاکی کورد لە ئاست وشاری بەرامبەر شیعەکان ئەمان ژێمە وشارکردنەوەی هاوڵاتیە هیوادارین بە ڕۆحێکی نیشتمانانە لێمان